بازار چۆڵێکی زۆری پێوە دیارە ئەوەی کە هەشە زیاتر تاسی لەسەر دوکانارەیە چونکە ئیشی ئێمە ئێستا مەجبوریشی نیشەکەمان بکەینەوە بە دۆلار چونکە ڕسقی ئێمە لەسەر دۆلارە ئیشی ئێمە هەمووی بەپەیوەندی بەسەر دۆلارەوە هەم جیاز هەم ئێکسوارات هەموویە بە دۆلارێنین ئێستا گە مەجبور جیاز و فرۆش ئەمڕۆ تا ئێستا یەک جیاز فرۆشراوی جیازێکی کە 2 دلار قیمەتەکەیەتی خێرەکەیەتی مەجبوریشی بە 100 دلار بیشکەین تو حسابی 100 لە زەراف لە هەموو دوکانارەکان بپرسە باین تا ئێوارە لەوانەیە داهاتی کرێت دوکانەکەی پێیان نەکاتەوە. بازار چۆڵی پێوەیە خەڵک دوو جار سزا درراوە جارێک پارەی پێ نییە بچی پێ نادرێت جارێک ئەو کاڵانی کە هاتوون پێشراتون لە بازار ڕاگەتەوە بە 100 دلار کڕێ بێسە 100 دلارەکە بۆ خەڵک زۆرە ئێمە لە هەرێمەکە ئازین کەرتی کشکاڵ تێشکاوە کەرتی ئابوو بڵێن تەندروستی تێشکاوە هەموو شبکەکانی ژیانیان تێشکاندووە یعنی جەهانیبێکیان بۆ خەڵک دروست کردووە کە خەڵک بە 70 قەیران هیچ شتێکی بیر نەبێتەوە. والله هەموو شتێکی گران بووە ینی بازار باوەڕ کە هەموو شتێک گران بە بۆ نێم دۆلارشتەوە بلوزە بۆ نمونە جاران ئەس کڕی بە 10,000 ئێستا 18 پێداوە هەر ئەو هەفتەی ڕابردوو کڕیم بە هەمان سعر نەک بەس ئەوە هەر میوە و هەموو شتێک گران بووە ئەڵێ دۆلار بەرزە ئەڵێ دۆلار یاریە کات ئێستا بۆ نمونە خۆم گەڵام گۆڕیەوە چەند 137 بوو دوێنێ 140 بوو ئەوە ئەڵێ دۆلار یاریەکە 1000 چ هەیە مناڵ داوایەکە ماڵ پێویستێتی ناتوانانی بیکڕی لەبەرەوەی پارە نییە نەوەڵا نەمتوانی نەوەڵا نەمانتوانی وەڵای ترشمان کڕیوە بڵێن جاران بە بڵێن بە هەرزانتر کڕیمەوە ئێستا فەرقی هەیە لەگەڵ جاران نیوەنی و فەرقی هەیە وەڵای ئێستا نەعلمان کڕیوە ئەنێ ساون عەلانە و کڕی بە 2 و بە 3 ئێستا بە 5,000 بە 5,000 بەڵێ ئاشتم زۆر نەکڕیوە بە بۆنەوە کە گەڵا بەرزە و بڵێن پارەکە ئەو نەبوو یعنی پێش شتانێکی دانیشتمان زۆر مابوو بەستر پارەکە ئەو نەبەشی کرد دۆلار بەرزە بنشتم بە بڕۆین باشترە.